عزیزان ئەم ئێوارەیە سەرەتا بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانێکمانە بێت و ڕاستەوخۆ ئەچینە ئەمریکا و گفتوگۆیەک ئەکەین لەسەر نووسەر و لەسەر ئەدیب و سیاسەتمەدار مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادە کە کوڕێکی ڕێزلێنانی بە ناونیشانی خزمەتێک بە بارستایی تەمەن کە لەلایەن ناوەندی لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بوو ئەم کۆڕی بۆ ئەنجام درابوو. بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامۆستا ناسر بابەخانیمان لەگەڵایە کە بەڕێزیان مامۆستای کۆلێجی نۆڤان لە ئەمریکا گفتوگویەکی تەواوەکەین لەسەر ژیانی ئەم ئەدیب و سیاسەتمەدارە، هەروەها گفتوگۆشەکەین لەبارەی ئەو کۆڕەی کە لە 15 نۆڤەمبەر بۆ مامۆستا عەبدوڵڵا ئەنجام درا. مامۆستا ناسر ئێوارەت باش بێ بە کاتی ئێمە و بە کاتی خۆشن نیوەڕۆت باش بێت. دەنگم جۆلێنێ. مامۆستا ناسر گوێبیستی منی؟ بەڵێ ئێستا جملێ. مامۆستا ناسر وتم بە کاتی کوردستان ئێوارەت باش بێت و بە کاتی خۆشتان لە ئەمریکا نیوەڕۆت باش بێت. ئەو کاتی ئێوەش باش ساخن. زۆر سپاس دەکەم. مامۆستا ناسر ئەمەوێت سەرەتا بەوە دەست پێ بکەین کە ئەو کۆڕەی لە 15 نۆڤەمبەر بە مامۆستا عەبدوڵڵا ئەنجام درا، باسێکی کۆڕەکەمان بۆ بکەی با بزانین ئەو چالاکیانەی کە لە نێو کۆڕەکەدا ئەنجام دران چی بوون و بەڕێزیشتان لەوێ ئامادەییتان هەبوو بێگومان. پێشەکی زۆر سپاسان دەکەم بۆ ڕووماڵکردنی ئەو ڕووداوە گرنگە باوەڕی من گرنگ لەم بارەوە کە ئەو کاری کە کراوە بە حقیقەت جۆرێک لە دەستی ڕێز بە سینگەوەنانە بۆ کەسێکی کە سەرجەم تەمەنی خۆی خزمەتی نەتەوەیەکی بندەست کردووە و هەروەک لە با بڵین سەردێڕی ئەم کۆڕیادە خزمەتێک بە بارستایی تەمەن ئەمە بۆ مامۆستا عەبدوڵڵا حەسەن زادە پێم وایە کەمترین و بچووکترین کارێکە کە دەبێت بکرێت. ئاواتی ئەوم دەخواست کەم کارە لەلایەن با بڵین حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرابە، چون ئەو خزمەتەی کە مامۆستا کردوێتی و پەردی پەیوەندی کە مامۆستا لە نێوان با بڵین چەمکی ڕۆشنبیری لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ باشوور سازی کردو دەتوانم بڵم کارێکی کەمێ نەبووە. ئەم بیرۆکەیە لەلایەن یەک دوو کەس کە با بڵین بە شێوەیەکی زۆر عاتیفی و سۆزدارانە مامۆستایان خۆشدەویست بیرۆکەکەی باس کرا و دوجار لەلایەن ئێمە و هاوڕێیانی دیکە لە ناوەندی لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مێرا و پەرەی پێدراوە بوو بۆ هۆکاریەوەی کە نزیک بە 20 کەسایەتی سیاسی و ئەدەبی و ئەکەدمیسیەن لەسەر ئەم با بڵین ڕووداوە لەسەر ئەم سمینارە قسان بکەن و لایەنە جۆر بە جۆرەکانی کەسایەتی ئەدەبی و سیاسی مامۆستا حەسەن زادە شەنوکەو بکەن و ئەوەی کە زۆر سەرنجڕاکێش بوو بەڕاستی من لە بەشی یەکەمی ئەم بەرنامەکە دوێنێ بڵاو بۆ یان پێشتر هاوکەسانی کە حزوریان هەبوو لێوێدا ئاماژیان بۆ خاڵە کرد کە لەگەڵ لایەنی نەدیترا و شاراوی مامۆستا حەسەن زادە زیاتر ئاشنا بوون، بۆیە بەواوەڕی من ئەمە زۆر گرنگ بوو. مامۆستا ناسر چەند کەسایەتی دیکە هەیە یاخود ساڵانی دیکە ئەم جۆرە کۆڕانە کۆڕی ڕێزێنان ئەنجام دراوە بۆ کەسایەتی دیکە کە شایستە بن؟ بە بێگومان نەکراوە، یعنی ئەوەی کە بڵم نەکراوە دیارە لە باشوور بە تایبەتی بە حکومەوەی کە بەرحاڵ ئێمە بە شێوەیەکی دیفاکتۆ حکوومەتی خۆمان هەیە و حکوومەتێکمانەیە کە دەتوانین بڵێن ئاماڵ سەر بەخۆیە دەتوانێت ئەم کارانە لە حوزەی ڕۆشنبیریدا بە ئەنجام بگەێنێ. بەڵام وەک باسم لێوە کرد بۆ وێنە تەنانەت کەسانێک کە کۆچی دوایان کردووە بۆ وێنە بۆ مامۆستا هەژار ئەوە کراوە یان بۆ کەسانی دیکە، بەڵام پێم وایە ئەم لیستە ئەوەندە دوور و درێژە کە دەتوانێت وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم یان ئەو لایەنە با بڵێن مەدەنیانە ئەو لایەنە سەربەخۆیانە کە بوونیان هەیە دەتوانن ئاوەڕ بدەنەوە سەر ئەو کەسانی کە توانیویانە لە ساحەی ئەندێشە و فکردا شوێندانەر بن لەسەر کۆمەڵگەی خوان و بە تایبەتی ئیجیلی ڕابردوو. بەڵام بە حکمی ئەوەی کە مامۆستا بەخۆشیوە بۆ خۆی ساغ و سەلامەتەوە ئەو جۆرە ڕێزگرتنە لە کاتی داکە ئەو کەسانە بۆ خۆیان زیندون پێم وایە بایقەکەیان دووقات دەبێتەوە. مامۆستا ناسر ئاماژە بۆ کرد بەشی یەکەمی کۆڕەکەیەکە بۆ مامۆستا عەبدوڵڵا ئەنجام دراوە، ئایا بەشی دووەمی هەر بۆ مامۆستا عەبدوڵڵا یاخود کەسایەتی دیکەتان هەڵبژاردەوە بۆ ئەم مەبەستە؟ مەبەستم لە بەشی یەکەم کۆی ئەو بەشێک کە لەوێ ئەنجام دراوە ئەو کۆڕی ڕێزلێنانە مەبەستم بەشی مێدیایەکەی بوو، مەبەستمەوە بوو کە لە 3 بەشدا ئامادەکراوە چون بەرنامەکە نزیک بە 3 ساعتی خایان بۆیە بەش کراوە و بەش بڵاو دەبێتەوە، مەبەستم ئەو بەشە بوو.
مامۆستا ناسر باسی لایەنە شاراوەکانی مامۆستا عەبدوڵڵات کرد. ئێمەش ئەتوانین بزانین بەجەر لە ئەدیبی و سیاسەتمەداری ئەم کەسایەتیە کووردا چ شتێکی دیکەی هەیە، چ لایەنێکی دیکەی هەیە کە شاراوە بێت و لە کورسات مەگەزینەوە ئاماژەی پێ بکەیت؟ ئەمن بابەتێکم هەبوو بۆ خۆم هەر لەو سەمینارەدا بنێوی فراڕەهەندی و شوێندانەری کە ئەم بابەتە لە چەند ساڵ لەوە پێشەوە ئەمن بۆ خۆم لێکۆڵینەوە یەکەم بە ئەنجام بیان بوو لەسەر چەند کەسایەتێکی ڕۆژهەڵاتی کوردستان لەوانە مامۆستا هێمن و مامۆستا هەژار و مامۆستا زەبیحی کە دوجار ئاکامی ئەم لێکۆڵینەوەیە لە دووتۆیی چەندی وتار و کتێبێکدا خۆی دەرخست. مامۆستا حەسەنزادە یەکێک لەو کەسانەیە، یعنی لەنێو ئەو خانەی و چوار کەسەدا جێ دەگرێت چون کەسایەتی گەلێکی فراڕەهەند بن. واتە تۆ گەر سیر دەکەی بۆ وێنە لە نێو شاعیرێکدا تۆ تەنیا ڕەهەندی شعری تێدا دەبینی، تەنیا ڕەهەندی ئەدەبی تێدا دەبینی. بەڵام ئەم کەسایەتیانە و بە تایبەتی کە باسەکەی لەسەر مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادەیە هەم لە ڕەهەندی سیاسیەوە، هەم لە ڕەهەندی ئەدەبیەوە، هەم لە ڕەهەندی ڕۆژنامەوانیەوە، هەم لە ڕەهەندی ڕۆشنبیریەوە تەئسیرگوزار بووە، شوێندانەر بووە. وەگەر بمەوێ نمونە عینیەکانی کە تەجربەی ژیانی تاکە کەسی خۆمن لەو پەیوەندیدا باس بکەم بۆ وێنە بۆ ڕەهەندە ئەدەبیەکی ڕەنگە بۆ خۆشت دەگەڵم هاوڕابی ساوین خان بەبێ گومان جەنابەت دەنجی با بڵێن نیوی حەمەدۆ ڕۆمانی یاشار کەماڵت بیستبێت. بەڵێ حەمەدۆ یەکێک لەو شاکارانەیە کە مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادە وەری ژێراوەتە سەر زمانی کوردی. ولەودا وەک ئەوەی کە باس کرا لە ڕاستیدا مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە بەرجێکی کوردانەی دەبەر ئینجە مەمەدی تورک کردووە. یعنی ڕاستە لۆکیشن، تێم، کارکتێر هەموو ئەوانە لە ڕۆمانەکەی یاشار کەماڵدا ئەوانە کوردی، بەڵام زمانەکە وەک سەرەکی ترین توخمی پێناسەی هەموو نەتەوەیەک بە زمانی تورکیە. بەڵام بە وەرگێڕانی ئەمە بۆ سەر زمانی کوردی ئەویش بەو زمانە ڕەوان و بەو زمانە با بڵێن ڕەسەن و پاراوە بۆتەوە کارێک بۆی کە ئینجە مەمەدی تورک بێتە مرچی خۆمان، بێتە حەمەدۆکی کورد. بۆیە ئەمە بۆ خۆی وەک تەجربەیەکی کە لە سەر شقامەکانەوە کاتێم کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو جۆرە کتێبانە یاساغن و بە ئاشکرایی نافرۆشتن بە تایبەتی کە وەرگێڕێکی وەک مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە نێوی کتێبەکەی لەسەر بێ بەدەستیشتەوە بگرن باسی سەرە. بۆیە ئەو کتێبە دەستا و دەست دەکرا لە ماڵە، یعنی من کە دەخوێندەوە دەدرا بەیەکی دیکە. مەبەستم ئەوەیە کە تا چ ڕادێک ئەم شوێندانەری هەبووە. یان ئەگەر باز لە لایەنی ڕۆژنامەوانی مامۆستا بکەم وەک ئەو ڕەهەندە شاراوەکەی، ئەوەش هەر تەجربەی ژیانی خۆمە. ئێمە و کاتی گۆوارێکمان دەردەکرد لە ڕۆژهەڵاتی کوردستان بنێوی مانگنامەی مەهاباد. پێم وایە یەک دوو ژمارەی لە دەرچوو بوو لەو سمینارەدا باسم لێوە کرد بۆ خۆی لە دەرەوەی وڵات تەلێفۆنی کرد و کە خۆی ناسان یەکەوڕێ ناسیمەوە و باسی لە نێو ئاخن و لە بابڵین ناوەرۆکی ئەم گۆوارە کرد و تێبینی و لە حیزەی خۆی هەبوو. مەبەستم ئەوەیە کە مامۆستا ڕووناکبیرێکی ئۆرگانیک بوو. ئەگەر و تعبیری گرامشی لە کار بکەین کە باز لە ڕووناکبیری سنەتی و باز لە ڕووناکبیری بابڵین ئۆرگانیک دەکا، مامۆستا کەسێک بوو کە بەڕۆژ بوو، یعنی ڕوحی زمانەی سەردەمی خۆی دەرک پێکرد بوو. یعنی ئەوە نەبوو کە وەک مامۆستایەکی سنەتی قەتیز ببێنێت لە چوارچێوەیەکی فکرێکی دیاری کراودا. یعنی ڕۆژ بەڕۆژ ئێستاشی لەگەڵدا بێکە من هەندێک جار بە خزمەتی دەگەم یان قسەی لەگەڵ دەکەم ئەو بەڕۆژبوونەی تێدا دەبینی. یان بۆ وێنە ئەو بیرەوەرێکی دیکە کە من پێم خۆش هەر لەبارەی دەسەڵاتی مامۆستا بەسەر زماندا باس بکەم بۆ ئەوەی کە دیاری بکرێت بۆچی مامۆستا ئەوەندە گرینگە لە نێو با بڵێن ئەندێشەی ڕۆشنبیری کوردیدا. مامۆستا شکور مستەفا یادی بەخێر بێت تەشریفی هاتبوو بۆ مەهاباد، گرفتی بەردی گورچیلێ هەبوو بۆی کە بەردی گورچیلە بشێنێ. ئیتر هەسەردانی ئێمە کرد لە گۆواری مەهاباد و منیش چەند ڕۆژێک لە خزمەتیدا بووم. قەزاان کە چوین بۆ سەر گردی شاعیران لە بداخ سوڵتان لە مەهاباد بۆی کە سەردانی مەزاری مامۆستا هێمن و مامۆستا هەژار و ئەوانە بکە. لەوێ تووشی کەش و هەوایەکی زۆر هەستاوێتی و سۆزداری و عاتفی بوو. فرمێسکەکانی دەستی پێکرد بە هەڵوەرین. منیش خۆم پێڕانەگیرا، دیارەمەوە قسەی 20 چەند ساڵەوە پێشە. لەوێ کە ئەو دۆخەی منیدی سەری هەڵبڕی و فەرمووی کوتی دەزانی لە زمانی کوردیدا چێ لە چنگم قوتار نابێ. میش ئەرزم کرد چێ، فەرمووی ئەو دوانەی لێرە ئاماژە بە مەزاری مامۆستا هێمن و مامۆستا هەژار کرد و کوتی لەگەڵ مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادە. منزورم ئەوەیە کە مامۆستا حەسەنزادە لە نێو ڕۆشنبیرانی کووردا، لە نێو نووسەران و ئەدیبانی کوردیشدا کەسایەتێکە کە دەتوانی
بقولك پشتی پێ بەستی دەتوانی وەک فەکتێکی ڕۆشنبیری بیهێنێەوە. ئەمانە تەجربەی ژیانی خۆمون لە پەیوەندی لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە وەک تاچێت بۆیە ئەوم وەک لایەنی شارەوە باس لێوە کرد. بەڵێ مامۆستا ناسەر جا ئاماژەت بە ڕۆمانی حەمەدۆ کەرکێکێکە لە بەناوبانگترین بەرهەمەکانی مامۆستا عەبدوڵڵا کە کاری وەرگێڕانی بۆ کردووە. ئەم بەرهەمە دیارە شتێکی هەڵگرتووە کە هێندە تایبەتە لە لای هەوادارانی ئەو ڕۆمان و هەروها لە لای مامۆستا خۆشی، چونکە لە ڕۆژی لەدایک بوونەکەی ناوی با بڵین سەرکێکەکەی ناوی ئەم ڕۆمانەی تیابوو دیارە زۆر تایبەتە بۆ مامۆستاکێک لە بەناوبانگترین بەرهەمەکان. جا ئەمەوێت پێمان بڵێ لە ڕێگەی کورسات مەگەزینەوە ئایا هیچ شاکارێکی دیکەی هاوشێوەی حەمەدۆک بەم زوان لەلای مامۆستاوا بێت؟ ئەوەی ڕاستی بێ سەرجەم ئەو بابەتانی کە مامۆستا وەری جێراون بە پێچەوانەی ئەوەی کە یعنی بڵین دەستگایەکی تایبەت جریانێکی تایبەت ئۆردەری پێبدا ینی ڕای بسپێرێ کە ئەم بابەتە وەربژێڕێ. مامۆستا دیارە لەگەڵ هاوڕێ و دۆست و برادری خۆی ڕەنگە ئەدوایزی هەبوو بێ ڕاوێژی لەگەڵ کردبێن بۆ وێنە ئەمن عەرزم کردبێ مامۆستارە لەگەڵ ئەو کتێبەی چۆنی فەرز فەرموو قبولی بکایان لێکە ئەمە باسێکی دیکە. بەڵام وەک ڕاستپێدراوی مامۆستا بە ڕاستپێدراوی کتێبی وەرنەجێڕاوەتە سەر زمانی کوردی، یعنی وەک دەستگای مەکینەیەکی با بڵین وەرجێڕان نەبووە. تۆ لە نێو وەرجێڕانەکانیدا حەست بە ڕۆح دەکەیت. دیچێک لەو کتێبانەی کە بۆ وێنە جێ لە پیاوی کە یەکێک لە کارەکانی بابڵین نووسەرێکی تورکە ئەویش بەنێوی عەزیزی نەسیم هەرچەند ئەوەش بۆ خۆی چیرۆکی تایبەت بەخۆی هەیە، بەڵام لەوێ لە وەرگێڕانەکانی مامۆستادا تۆ حەست بەوە دەکەی کە جۆرێک لە ڕۆحی کوردانەدا لە نێو دەقەکەدا، ینی بەوتەی هەندێک لە ئەو کەسانێک کە ڕخنەکاری ئەدەبین ئاماژە دەکەن دڵ ئەگەر نەی مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادە لەسەر ڕووجڵدی کتێبەکان وەرگێڕانەکەی لابێ و نێو نووسەرەکەی لابێ کەس هەست بەوە ناکا کە ئەم ڕۆمانە ئەم کتێبە لە زمانی فارسیەوە یان لە زمانی عەرەبیە وەرگێڕا بێتە سەر زمانی کوردی. بۆیە ئەمە زۆر گرنگە. و ئەوەی کە حەمەدۆ ئەبوو شێوە جێ خۆی کردوێتەوە بە باوەڕی من یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دەگەڕێتەوە سەر یاشار کەماڵیش. یاشار کەماڵ وەک بۆ خۆت دەزانی نووسەرێکی بەرەچەڵە کووردە بەڵام تورکبێژە بە تورکی بابەتەکانی نووسیوە هەروە دەزانی فەرموو. بەڵێ مامۆستا بێگومان ئێمەش مەبەستمان لەوە بوو کە ئەو بەرهەمانە لە ڕابردوو لە ئێستەشا هەر بەرهەمی زۆر ناوازن، بۆیە حەزمان کرد بزانین کە ئایا شاکاری دیکەی لەو شێوەیە لەلایەن مامۆستاوە بڵاوکرێتەوە یاخود نا. مەبەستەکەی ئێمەش لاویایە بوو. بەڵێ جا ئێستا دوایین کتێبێکی کە مامۆستا بڵاوی کردوێتەوە ساڵی هەرایە ڕۆمانێکی زۆر بەنێوبانگە کە ئێستا دیارە پێم وایە تازە چاپ کراوە. ئەم بۆ خۆم بۆ خۆم بەدەستم نەگەیشت و ڕەنگە چەند ڕۆژێک بێ، بەڵام یەکێک لەو شاکارانەیە کە دەتوانێت دڵنیان دەتوانێت تەئسیرگوزاری شوێندانەری خۆی هەبێ یان ئەو کتێبانەی کە لە حەوزە کتێبەکانی ئەوەی نزاب و ئارمینی دکتۆر ئیبراهیمی یۆنسی کە وەریجێڕاوەتەوە سەر زمانی کوردی لە هەموو ئەو وەریجێڕانەدا دوو شتی ڕەچاو کردو. یەکێکیان ئەوە بۆ کە جۆرێک ئەمەجۆری جۆرێک با بڵین لە تەنەوع لە نێو وەرجێڕانەکانیدا دیار بێ بۆ ئەوەی کە تەنیا خۆی نەبەستێتەوە بە فیڵدێکی دیاری کراو بە گۆڕەپانێکی دیاری کراو و لە هەمان کاتیشدا ئەو کتێبانێکە وەریجێڕاوەتە سەر زمانی کوردی کات و کتێبەکەش زۆر گرنگ بووە. لە چ کاتێکدا حەمەدۆ وەردەجێڕدرێتە سەر زمانی کوردی؟ لە کاتێکدا بۆ وێنە ئەتۆ شۆڕشی ڕۆژهەڵات لەو پەڕی خۆیدایە، یعنی کارکتێری حەمەدۆچیش کەسێکە کە بەدژی زوڵم و با بڵین زۆری ئەرباب و ئاغا و سیستمی فێودالی ڕاپەڕیوە. بۆیە دەرچی بە زەمانە و دەرچی بەوە دەکا کە لە چ کاتێکدا چ کتێبێک وەرجێڕە، یان ئەو کتێبێک کە سەبارەت بە شای ئێران لە سێ بەرگدا لە عباسی میلانی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی دەتوانێت لەگەڵ ئەوەیدا کە ملاحیزە و تێبینی هەروە بخۆی لە پێشەشی کتێبەکەیدا ئاماژە دەکات دەڵێت تەرجمەی ئەم کتێبە بە واتایە نایە کە من لە 100% دەگەڵوی هاوڕابم و خوێنەری ژیر بە دڵنیایە و دەزانێت لە چۆ هەڵوێستە لەسەر کتێبەکەی بگرێ، بەڵام بە زەرورەت بەو حکمی ئەوەی کە پێداویستی ئەو ڕۆکە ئەوەیە کە خەڵک زیاتر مێژووی ئەو قۆناغا ینی واتە لەسەر ژیانی شای محەممەد ڕەزا شای پالەوی کە بە لە شۆڕشی گەلانی ئێران لەسەر حکم بوو لەسەر ئێران ئەوی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی. بۆیە ئەمن بەگشتی ملاحیزەم ڕەنگە هەبێ لەسەر ڕۆمانەکان لەسەر کارەکان، بەڵام دەتوانم بڵم
هەموو ڕۆمانەکان و هەموو کارەکانی کە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی نەتەنیا دەتوانن بەڵام ڕۆمانگەلێک وە کتێبگەلێکی سەرکەوتوو بن بەڵکە دەتوانن وە قوتابخانەیەک بۆ لێفێربوون بۆ کەسانی کە کاری وەرگێڕان دەکەن سەیری بکەن بە تایبەتی لەباری هاوتاسازی و هاواتاسازی. دەستە خۆش بە مامۆستا. کەواتە با بڵێن بوونی ئەم جۆرە کۆڕانە یاخود ئەنجامدانی ئەم جۆرە کۆڕانە بۆ ئەو کەسایەتیە گرنگانە هەتاوەکو لە ژیانان چ پەیامێک هەڵەگرێت و چ پەیامێک ئەبێ بگەێنێت. پێشەشی سپاسی ئێوە دەکەم، سپاسی کورسات و کورسات مەگەزین دەکەم، سپاسی جەنابەت دەکەم و هەروەها کەنارخانم کە بەو ئەرکاستاون. بەڕاستی ئەمە گەورەترین بڵم خەڵاتە، گەورەترین ڕێزلێنانە بۆ ئەوەی کە ئەمە ئەو کەسانەی کە ژیانی خۆیان تەمەنی خۆیان بۆ خزمەتی نەتەوەکەیان دابین کردووە، ئەمە دەتوانێت گەورەترین خەڵات بێ و لە هەمان کاتیشدا کەمترین کارێکە کە ئێمەمانان دەتوانین بیکەین. چون بەڕاستی ئێمە وەک کورد بە حکمی ئەو دۆخە تایبەتەی کە تێداین، بە حکمی ئەوەی کە ئێمە کیانی سەر بەخۆی خۆمان نێ، بە حکمی ئێمە کە دۆخێکی زۆر نالەبارمان هەیە لە هەر چوار پارچەی کوردستاندا، مەبەستم نالەباری لەبوون لە نەبوونی دەوڵەت و نەبوونی حکوومەتە، بەڵام بەخۆشیەوە بەرحاڵ ئێستا لە باشووری کوردستان یا لە ڕۆژاوای کوردستان یا لە باکووری کوردستان پرۆسەی ئاشتی و بەهرحاڵ ئەو جۆرە مەسایلە بەرەو پێش دەڕاوە کورد هیوادارم بگاتە قۆناغێکی کەنارێکی ئارام. بەڵام ئەوەی کە دەکرێت بە زیندەسەری بۆ ئەو کەسانێک کە لە حیات داماون پێم وایە بۆ خۆشیان زۆریان پێخۆش دەبێەوە دەزانن کە لەو سەردەمەدا خەڵکانی کۆبوونەوە تۆ ڕێز لە کارەکەیان گیراوە و بە تایبەتی کاتێک وە کەسانی ئازیزی وەک ئێوەش بە میدیایی دەکەن و ڕنگدانەوەی لە میدیاکاندا دەبێت دوو هێندە پێم وایە پێی شاد و خوشحاڵ و بەختەوەر دەبن. مامۆستا ناسەر زۆر سپاس بۆ وشە جوانەکانت بە وتە جوانەکانت. ئێمەش بێگومان شانازی بە ئێوە بە مامۆستا عەبدوڵڵا شەواکەین، بێگومان بە ئێوە جوانین بە هیوای بەردەوامی بە بەڕێستان و هەروەها بە هیوای بەردەوامی و کاری سەرکەوتوتر بۆ مامۆستا عەبدوڵڵا. زۆر سپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ بەڕێزیشە.